ئەو ڕۆژنامەنووسی کە ڕاستە و خۆ لەسەر مەسەلەی ڕۆژنامەنووسی لەسەر دۆسیەی هەڵدانەوەی گەندەڵیەکانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تیرۆر ئەکرێ سۆرانە لە سۆرانەوە دەست پێ ئەکا. ئەم تیرۆرە دوای سۆران چەند جارێکی تریش دووبارە بۆیەوە لە هێزار هەتا ئێستاش هەمان مەترسی لەسەر ڕۆژنامەنووسان و لەسەر ئەو کەسانەی کە ئازادی بیرروڕایان هەیە بەردەوامە. تیرۆری سۆران ئەکرێ بڵێن دەستپێکی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان بوو بە شێوەی کە ڕاستە و خۆ لەسەر دۆسیەکانی گەندەڵی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. بەداخەوە دوای 12 ساڵ هەتا ئێستاش ئەم دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان و نەیانتوانیوە سیناریۆیەکی گونجاو بۆ تیرۆری سۆرانی مامە حەمە، سیناریۆیەک کە بتوانن بەشێک لە خەڵکی جۆڕایڵی خۆشیان باوەڕیان پێ بکە بۆ خەڵکی بڵێن. هەتا ئێستا هیچ بکوژێک نییە. سۆرانێک 12 ساڵە تیرۆر کراوە هەتا ئێستا بکوژی دیار نییە. بەڵێ ئەوە گومانی تیانە ئەم تیرۆرانە هەمووی تیرۆری سیاسین. هەچ ڕۆژنامەنووسێک لەو ڕۆژنامەنووسانەی کە لە مێژووی دەسەڵاتدارێتی 30 ساڵەی کوردیە تیرۆر کراون، هیچ کەسێک لەوانەیە لەسەر ئازادی بیرروڕا تیرۆر کراون لە دەرەوەی فکرێکی سیاسی نەبووە، سەرجەمیان بە شێوەیەکی سیاسی تیرۆر کراون و ئامانجی سیاسیان لە پشتەوە بووە. کام ئامانجە بۆ پاراستنی دەسەڵاتدارێتی خۆیان بووە و بۆ بێدەنگکردنی ڕای خەڵک بووە. لە کەم تەرخەمی گەورەتر هەیە لە دۆسیەی شاردنەوەی بکەرانی تیرۆرەکانە. ئەوانەی کە تیرۆریستن بۆ خۆیان بەشێکن لە دەسەڵاتدارێتی. کاتێک دەسەڵات بێدەنگە بێت لە تیرۆرکردنی خەڵک، ئیترمانای وایە بۆ خودی ئەو دەسەڵاتە بۆ خۆی پێکاتەیەکە لە پێکاتی ئەو تیرۆرێکە لە ئەنجام دراوە. مەسەڵەن ئێمە بینیمان لە ڕووداوی لە تیرۆری شەید کاوەیە، لە تیرۆری شەید سەردەشتا، لە تیرۆری شەید وەدادا، هەموو ئەم تیرۆرانە کە لە دوای شەید سۆران کراون سەرجەمیان دەسەڵات بەشێک بۆ لەو سیناریۆیە، دەسەڵات بۆ خۆی تاوانبارە. یعنی زۆرینەی گومانەکان لەسەر خودی دەسەڵات خۆیەتی، کەواتە وەک بەشێک لە سیناریۆکە دەسەڵات بێدەنگی ئەکا سیناریۆیەکی باوەڕ پێنەکراوی لاوازی فاشل وەکو دەسەڵاتدارێتێکی خۆیان فاشل ئەدەن بەگوێی خەڵکە. بەڵام حەقیقەتەکە ئەوەیە نە خەڵک باوەڕیان پێکە و نە خۆشیان باوەڕیان بەوە هەیە، بەڵام لە کۆتاییە بێدەنگ بوونی خۆیان داخستنی دۆسیەکان ئەبێتە بەشێک لە سیناریۆکە. یەکێتی پارتی دەسەڵاتداریان هەرێمن، ئەوان هێزی چەکداریان پێە، ئەوانن مەسەڵەن پێشینەیەکیان هەیە لەم جۆرە کردەوانە، پێشینەیەکیان هەیە لەم جۆرە کردەوانە، بۆیە خەڵک ڕاستەوخۆ گومان لەمان هەکا. کاتێک ئەمان بێدەنگەش لە سیناریۆکانەکەن دۆستەکان ناخەنە ڕوو. مەسەڵەن لە زۆر دۆسیە هەبوو کاتێک یەکێتی پارتی خۆیان ویست مەبەستیان بۆ دۆسیە ئاشکرا بکەن، زۆر بە خێرایی ئاشکرایان کردووە بە زۆر شێواز، بە زۆر سیناریۆ هەوڵیاندا و ڕێگری بکەن لە کاری ڕۆژنامەوانی و کاری ئازادی بیرروڕا کە هەتاوەکو ئێستا بە باوەڕی من ئەوان سەرکەوتوو بوون لە بەرامبەر میدیایە. هەر چەندە میدیا بە تەواوەتییان نەچووە، ڕۆژنامەنووس بە تەواوەتییان نەچووە، ئازادی بیرروڕا بە تەواوەتییان نەچووە، ناتوانین بڵێن کۆتایی پێهاتووە. بەڵام تا ئێستا ململان لەو لە ململانەی لە ناوبردنی دەنگی ئازاد و دەنگی جیاواز لە هێزە سیاسیەکان ئەوان براوە بوون، بەڵام سەرکەوتنی کۆتاییان بەدەست نەهێناوە. بێگومان ئەم دەرفەتە لەگەڵ بێهێزبوونی ئەو دەسەڵاتەیە، لەگەڵ لاوازبوونی ئەو دەسەڵاتەیە ئەو دەرفەتەشیان بۆ لەگەڵ یا بچووک هەبێتەوە. دەرفەتی لە ناوبردنی ئازادی بیرروڕا یا بەرتەسکردنەوەی ئازادی بیرروڕا بۆ ئەوانیش بچووک هەبێتەوە لەگەڵ بچووکبوونەوەی دەسەڵاتەکانی خۆیانە. دەسەڵاتداری ناوچە، دەسەڵاتداری ناوچە بەرپرسی یەکەمە لە پاراستنی ژیان و ئازادی بیرروڕا و مەودای ئازادی بۆ ڕۆژنامەنووسان. بەڵام ئەمان کە بەرپرسی یەکەمن تا ئێستا هیچ دەرفەتێکیان نەهێشتۆتەوە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی دروست میدیاکار بتوانێت تعبیر لە دۆستەکانی خۆی بکە و مەلەفەکانی خۆی ئاشکرا بکات. هەمیشە ئەزاین ڕۆژنامەنووس کاتێک مەسەڵەن
سنووردار ئەکرێ ئازادەکانی سنووردار ئەکرێ ڕێگریلی ئەکرێ پێشێلی ئەکرێ تیرۆر ئەکرێ ئێستا ئێمە بۆ مەسلەی تیرۆر خەریکێن قسە ئەەکەین کاتێک لە 12 ساڵی شەید سۆرانە ئێمە قسە ئەەکەین لە دوای سۆران لە سۆرانە تیرۆر کۆتایی پێ نەهات لە دوای ئەو سەردەشت هاو لە دوای ئەو کاوە وێدات هەموو ئەمانە هاتن هەموو ئەمانە کۆمەڵێک دۆسیە بوون کە تیرۆرکردن تیانە تیرۆری ڕاستەوخۆ تیانە بەکار هاوت ئەم تیرۆرە قۆناغ بە قۆناغ گۆڕاوە لە ئێستاە بە شێوەیەکی مەسەڵەن ئەکرێ بڵین یاسا بەکار ئەهێنرێ وەک تیرۆرێکی نوێ هەر خودی یاساکان بەکارهێنرێ وەکو لە دوێنێ تیرۆری بە جەستە تیرۆریە کرد ئەمڕۆ بە یاسای هێنە تیرۆریە کات دۆسی جیاوازی بۆ بەرهەمێنێکەواتە ئەکرێ بڵین هەمانە و سیناریۆیانەی ڕابردوو و شێوەکان شکڵەکانیان گۆڕاوە گەنە هەمان سیناریۆکان لە بەرامبەر ئازادی بیر و ڕاو لە ناوبردننی بیر و ڕای بەردەوام ئەزانی هەر یەکێک لەوانە ئاست و توانیان جیاوازە مەسەڵەن بۆ نمونە ئێمە سندیکامان هەیە سندیکا لە ڕووی یاسایی و لە ڕووی شەرعی و لە ڕووی نێودوڵەتی و لە هەموو ڕوویەکەوە سندیکای توانی زۆر ئاکتیڤتر بێ بەڵام بە حکمی و دابەشکاری لەناو هەیکەلێتی سندیکا هەیە سندیکا پاسیڤ بووە و لاواز بووە نەیتوانی وەکو پێویست ڕۆڵی خۆی بجێڕێ لە تەنیشتی ئەوە کۆمەڵێک ڕێکخراوی پیشەیی ترمان هەیە کە گوێیان لێ ناگیرێت ئێمە زۆر ڕێکخراوی ترمان هەیە کە بەڕاستی بە بەردەوام پێشێلکارەکان تۆمار ئەکەن بە بەردەوام ئەو گوشارانەی سەر میدیاکاران تۆمار ئەکەن بەڵام کەس گویان بۆ ناکرێت وەکو هەموو پێنتەکانی تری ئەم ژیان لە هەرێمی کوردستانە کەس نییە گوێ بگرێ